لەلایە کاکە ئیرفان بۆ کاکە حەسەن و دەستگرانەکەی کاکە ئیرفان بۆ کاکە حەسەن و دەستگرانەکەی جەناب سەرەم قوبادی بۆ چەکسەک میوانەکان جەناب سەرەم قوبادی بۆ چۆفی چاگەوانی لەنایە کاکە ئیدریسی ڕەشاوی پەنجا گڵاساری بۆ ئەکبەر ڕەسایی بۆ کازان عەسیمی بۆ سۆران عەسیمی بۆ کاکە مۆخسار 200 گڵاساری ماڵیاوە بەس ماشەڵڵا کاکە مەتین لەلایەن کاکە مەچین بۆ پەنجا گڵاساری بۆ کاکە ئەدی بۆ خۆشەویستەکەی ماشەڵڵا ئەوە بەسەربەست بۆ ئەکبەر ڕەزایی چاومان ئەکبەر ڕەزایی لەلایەن کاکە ئیدریس بۆ شیمان خانم هاوسەری بۆ چەکە دڵەکەی خۆی ئیدریس بۆ خێزانەکەی ماشەڵڵا چاکە سوڵتان خەمبەری هەورامان و خارە جواوکەن You're a good soldier, choosing your battle. Pick yourself up and dust yourself off and back in the saddle. You're on the front line, everyone's watching. You know it's serious, we're getting closer, this isn't over. ماشەڵڵا بۆ چاخانە بنیامین بۆ مامۆستا سۆ لەلایەن چاخانە بنیامین بۆ مامۆستا پاشات بۆ مامۆستا بێنام بۆ شاتمان ئەسر ماوەر بۆ چکۆلە گشتان ئاغای پەرێکی لەلایەنی وەسا حەیدەر و وەسا سەردان خاڵۆکانی بوو بۆ پیرۆزبای لە بنە ماڵێ بکوزە بۆ چەک بە چەک مەکەن ئەزاجە ماڵێنەوە بێن لەلایەنی ئارمان نەقیزادە ئەڵێ بۆ سوڵتان بێنان قەمبەری تا ماوی کەسی سەردان ناوێت مامۆستا بەسەر سۆ ئەو میوانە بەرەزانە کەسێ بکوساوەی خۆشەوێت دەست بەرا شەپڵە شەپڵە یەشان شەپڵە دەست بۆ بکوساوە دەی دەی ئەکبەر ڕەزایی بۆ خۆشەویستەکەی لەلایەن ئەدیبی فەتاحی سپاس ماسا خانم بۆ برا خۆشەویستەکەی بۆ دانا بۆ چەوە مامەکانیشی کاکە شاتمان ئەیناخی کاکە شاتمان نەقدی بۆ خۆشەویستەکەی بۆ براکەی خۆی بۆ پەیمان نەقدی لە بریتانیاژی خاڵی نەبێ لەلایەنی ئارمان نەقیزەدە تایبەت بۆم ئاهو خانم دیای ماڵیاو بێ ئەو میوانە بەرەزانە گوشیە گوم بووە کەسێ پەیای کرد بێنێتێ بۆ لای ئێمە با ئێمەش تەقدیمی کەین و گوشیە گوم بووە کەسێ پەیای کرد بێنێتێ بۆ لای ئێمە لەلایەن ئۆستا حەیدەر پەنجا گڵاساری بۆ کاکە ئالانم بۆ نیان خانم بۆ ئالانم بۆ نیان ئۆستا حەیدەر ماڵیاو بەس ماشەڵڵا بە لە ئێران خۆ بەخێر بن سەر چاوەکان هەورامان بۆ پرسیژی
حشمەتی برا بخەن چابەت کەڵەمەرانی بکوزداوا کازا جەماڵیابێ چاوانی حشمەت حسەینی تایبەت بۆ ئاسمانەکەی زەردۆیی بە لەبزان بنە ماڵی عەزیزی چی زەردۆیی لە دنیاە بۆ ئاسمانەکەی شۆشمێ بۆباڵی ڕووسەمپور حەیدەری چەنگبەتەک سەرجەم بۆ ئاسمانەکەی شۆشمێ چوومە ماڵی کۆنە نۆزم چوومە ماڵی کۆنە نۆز جەمتێ ڕێحانی بۆ مەسم بەدەستی خۆی دایەک دەسم وچی هەرچی و تاگشکاس تاچە باوکەتیلی دای برا بەڕزەکان گیان ئێسا حەشمەت دەگەڵ ئازاری بۆ دادەنارین میوانەکان ئێرا چۆڵکەن من حەساسیەتمە سەرم گێجە خوا ئێرا چۆڵکەن بچنە وێشەوە بێنەم لاوەچوو بە ئاسمانە نایەتە خوارەوە بێن و جەوری چۆڵگن هەستە ئەمینی لەلانی ئۆسام سەردار بۆ چاقەنە نارین شەکەی خەمبەری بزەنش بۆ بکوساوە سەد گەڵاسەری چاخانە بۆ بکوساوە ماشەڵە کاکە سەیفە بۆ چەوە میوانەکان کاکە سەیفە بۆ بنەماڵەی عەزیزی بۆ تایفەی بابایی گۆرانین شەوە ڕۆژ نابێتەوە شەو چەپڵە وا قبوڵ نیە سۆ نایکەن بە چەپڵایکەین بە ڕۆژە دای چەپڵە ماشەڵە یاڵا چە بۆی لەلە مامۆستا سۆ ئەنجومەنی موسیقای پاوە 50 گەڵاسەری مامۆستا ئارمان خەلەدینیە کاکە پەیمان حسەین زادە بۆ بنەماڵەی بکوساوە بۆ خۆشبەختی کاکە گۆران و بووکەکە ئەنجومەنی موسیقی بۆ مامۆستا پاشاد و مامۆستا بێنام مامۆستا پەرەجی چاومانی پەیمان حەسەن زادە چاومانی کاکە سروشی ئەمینی چایمەت بۆ سۆلان عەزیزی برای زاوا بۆ ئەکبەر ڕەزایی ناسرا بە ئەکبەر دوبەی بنیامین بۆ سۆران عەزیزی تاخانە بنیامین بۆ سۆران عەزیزی ئەڵەم شایتانە لێ پیرۆز بێ شامانی بۆ ئەڵمان نەقیزەدە بنەماڵەی نەقیزەدە ئەحمەدی مامۆستا کاکە دانا 5 گڵاسەری بۆ خۆی خۆشەویستەکەی کاکە دانا بۆ خۆی و خۆشەویستەکەی شاین بۆ ئەرمانی بۆ ڕۆژی ماڵیاوە بێ دانا بۆ خۆی و تەکە دڵاگەی بۆ تەکەی دڵاگەی بەشان هەلا ماشەڵڵا شەوە ئاوەسەتە خاڵێکە سۆ لەلە بنەماڵەی بکوزاوە فیلمیان بۆ ناگیری میوانەکان وەسەت چۆڵکەن بۆ چاقانە گۆنا ماکوان میکانیک بۆ پشت کامێراگەی
لەلایەن کاکەمەچی ئەڵە پێشکەش بە ئەکبەر ڕەزایی بۆ خۆشەویستەکە ئەکبەر ڕەزایی هەزاران سڵاو تایبەت بەخێرهاتنی کاکە ئازادی حسەینی یەکەم بەخێر بێ کاکە ئازادی خۆشەویست چاومانی بەخێر بێ ماکوان و ئیسماعیل بۆ چەکەت وەگەیان چاومانی حسرت پنجگەڵ ئازاری بۆ فەرشاد دەمێنی چاومانی قارەمانیە بێزار بۆ مسافەرەشی خۆشمە بێزار هەردوو عەزایی ئەی ماشەڵڵا جوانم ئەو میوانە بەرەسەنە ئەو پشتە شۆڵکە ئالان فەقەت بۆ مامۆ گۆرانی فەقەت بۆ مامۆزاوە ئاچۆ بێن ئەو پشتە شۆڵکە ئەگرا چۆڵکەن ئەگرا چۆڵکەن دەسان خۆش بێ فەق هەست بۆ سروش میرزایی بیکەن بە یەک دەست هێمن هێمن ماشەڵڵا جوانە دەلانیم کاکە ئازادی حسەینی سایبەر کاکە ئازادی حسەینی بۆ میێنەکانی بە لەرزان میێنەکانی سەردووی گەڵەبەرەندێک ئازاد جەماڵیاوە بێ چاومانی کاکە ئازادی حسەینی بۆ پیرۆزبای لە بنە ماڵی بۆ کوزاوە کاکە ئازادی حسەینی بیسگەڵ ئازاری بۆ دادە ئاهوو داکی بوو کە خان گەڵەبەرەندێک ئازاد جەماڵیاوە بێ کاکە ئازادی حسەینی نیکانون بۆ چاخانە بنیامین بۆ جەماعەتی سەردوویەکانی بە لەرزانەکان سپاس نیکانون بۆ چاخانە بنیامین چاومانە میوانە بەرزەکان چکاکەین هیچ کەس بە دووربین شەخسی مۆبایل فیلم بەردانی نەکات ئەرێ نامدی واشلی نامدیوە نامدی واشلی نامدیوە جوانی وا جوانی نامدیوە جوانی وا جوانی نامدیوە لای ئاڵام مەسێرە لا منە مەبرە بالیوە لای ئاڵام کرد مەسێرە لا منە مەبرە بالیوە پەنجاگەڵا ئازاری بۆ ئەسفەندیان خۆشەویستەکەی هەزار سڵاو چاومانە ئیشتۆ بنانی کاکە ئەرمانی نەخیزادە پەنجاگەڵا هەزاری پەیمان نەخیزادە پەنجاگەڵا ئازاری ئەرمان نەخیزادە پەنجاگەڵا ئازاری وە سۆمان چاوەکانی باوکی پەیمان نەخیزادە ئازار چاومانی ئەرمان نەخیزادە دەگەڵ ئازاری بۆ بەخێرهاتن لە کاکە ئازادی حسەینی و ماما لە هەڵابجە بەخێر بێ ژین کاکە یاسر بۆ بەخێرهاتن لە مامای خۆشەویست لە هەڵابجێ بارسماڵیا بێ یاڵا سەدێ ماشەڵڵا جوانە کاکە حەسرەت بۆ بنەماڵی زەردووی بە لەبزانێت چایبەت بۆ خەزوورەی سەیسەداح چاومانی پاڵەوان حەسرەت بژین ئەسا سەروەت گیان جرحم بلدنا دخلنا هومينا جرحم بلدنا الخشاوي ضهومينا جالين مجلدنا الخشاوي ضهومينا ومن ما قدم بينا نوصل من الوجوان يا نو من هومينا ونوصل من الوجوان يا نو من هومينا أتبع الله فرجان يا نو من هومينا يا نو من هومينا هومي وانا برسالة برافو رسكان الصوب لاي فرشاد اميني شاباش مكان او قراني يجي
پەنجایی و شتە لە ئێوە میگەن کاکە چای ڕۆستەمپور 30 گەڵا ئازاری بۆ پیرۆزبای لە ئەم بکوزەوە پشتە شۆڵکە نەو براوەرە زەنە ئەفشار بۆ داداسرین خۆنچرات هەرچێک و ها پێداینێ بڕۆ بستۆ بستۆ لەلایەن گۆنا خانم خێسان کاکە ماکوان بۆ شیرین خانم بۆ کاکە ئیدریس بۆ شیما خانم گۆنا خانم بۆ زەوای من ئایەندە 100 گەڵا ئازاری بۆ کاکە ئێحسان ماشەڵا گۆنا خانم بۆ چێکە سەوسەکەی ماکوان بۆ چەکە دڵەکەی گۆنا ئیشی دەی